ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. محەممەد ئۆجەلان برای ڕێبەرۆجەلان و مەزلوم دینچی پارێزەری با مەبەستی دیداری ئەمراڵی داواکاریان ئاراستەی داواکاری گشتی بۆرسا و بەڕێوەبەرەتی زیندانی ئەمراڵی کرد. بە هەمان مەبەست ئەمینا کۆنار خوشکی عومەر خەیری کۆنار و پۆڵات یەڵدەرم برای حەمڵ یەڵدەرم و مەلی حەچەتین خوشکی وەیسی ئەکتاش داواکاریان پێشکەش کرد. ئەگوێرەی زانیاریەکان کاندیدی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی بۆ پۆستی سەرۆک پەرلەمانی تورکیا ڕۆژنامەوان و سیاسەتمەدار چەنگیز چاندارە. تۆمارکردنی ناوی چەنگیز چاندار وەک کاندیدی دەم پارتی بۆ پۆستەکە بە داواکاری فەرمی دەم پارتی ئەنجام دەدرێت. پرۆسەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی پەرلەمان لا 28 ئایارەوە دەستی پێکردووە و لە 5 ڕۆژی سەرەتای پرۆسەکەدا ناوی کاندیدەکان تۆمار دەکرێت و دواتر لە ماوەی 5 ڕۆژی دیکەدا هەڵبژاردن دەکرێت. بە گوێرەی زانیاریەکان کاندیدەکانی ئەکەپە و مەهەپە سەرۆکی ئێستای پەرلەمان نۆمان کورتولموش دەبێت. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا با ڕاگەاندراوێک ناسنامەی دووگەری لای شەهیدی ئاشکرا کردکە لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون. هەپەگا ڕایگەاندووە هاوڕێیانمان ئۆزگور و بەسێ لا کاتێکدا کە هێرشە داگیرکاریە قەڕکەریەکان بۆ لەناوبردننی بەها پیرۆزەکانی کۆمەڵگەی گەلەکەمان لە زیادبووندا بوون لە 21 کانونی دووەمی 2025 لە ئەنجامی هێرشی داگیرکەری سوپای داگیرکەری تورکدا بە چوونە کاروانی نەمرانەوە. هەپەگا ڕای دەگەێنێت هاوڕێیانمان ئۆزگۆر و بەسێ لەسەر هێڵی پەکەکە پاشک بەبێ دوودڵی هەنگاوی ئازادیان هەڵگرت و بە بنەماکانی گەریلایەتی مۆدرنیتەی دیموکراتیکی و پسپۆر بوون تیایدا لە پێناو ئەوەی کە گەلی بندەستمان ببێتە خاوەنی ئایندەیەکی ئازاد بە بێوچان تێکۆشان و بەم هەڵویستیانەوە بوونە نمونەیەک لا گەنجانی شکۆداری کورد. هەروەها هەپەگەڕای دەگەێنێت لە هەرێمەکانی زاب کە بە سەختی جەنگی تێدا بەردەوامە هاوڕێیانمان با بوێری و بڕیارداری تێکۆشانەوە تا کۆتا هەناسی ژیانیان جەنگان وەک هاوڕێ و هاو ئامانجیان بەڵێنمان دووپات دەکەینەوە دڵسۆزی تێکۆشانی هاوڕێ ئۆزگور و بەسێ ببین و خەونەکانیان بگەێنین بە ئامانجی سەرکەوتن. هەروەها هەپەگەڕاشی دەگەێنێت سەری هەموو گەلی وڵات پارێزی کوردستانمان و بنەماڵی هێژای هاوڕێیانمان ئۆزگور و بەسێ ساغ بێت کە بۆ پەڕی قارەمانەتیەوە تا شەهید بوونیان جەنگان. هەپەگە ناسنامی شەهیدانی بەم شێوە یاخستووە تا ڕوو. حەمیدە هەموو بە ناسناوی ئۆزگۆر ئەردال لە سەرەکانی لەدایک بوو و لە 21 کانونی دووەمی 2025 لە زاب شەهید بووە. هەروەها منسوورە ئاکۆپۆڵات لە بەناوی بەسێ دەورانچیە لە مۆش لەدایک بوو لە 21 کانونی دووەمی 2025 لە زاب شەهید بووە. سەبارەت بە ڕێپێوانی ئاشتی کۆمەڵگەیی کە بڕیارە لە سیوەکی ئایار لە ئامەد بە بەشداری هەزاران ژنی کوردستان و تورکیا ئەنجام بدرێت چالاکوانی تەفگەری ژنانی ئازاد تەژە ئارەزوو قارەمان بۆ ئاژانسی هەواڵی فورات قسەی کرد و ئاماژەی بەوە کرد کە ژنان بە شێوەیەکی جدی خاوەندارەتی لا پرۆسی نوێ دەکەن کە لە دوای پانگەوازەکەی 27 شوباتی ڕێبەرۆجەلان دەستی پێکردووە و دەشڵێت پێداگریمان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بۆ تەواوی کۆمەڵگە و گەل ڕادەگەێنین. هەروە ئاماژەی بەوەش کرد کە بۆ ئاشتی کۆمەڵگەیی لا چەندین ناوچە لە ئامادەکاری بەردەوامدان و دەشڵێت ئەو بانگەوازەی بە ڕێزۆجەلان کردی هەم لەلایەن کورد و هەم لەلایەن پەکەکەوە لە بەرچاوگیرە و هەنگاوی پێویستی شنرا. گەلی کورد ئیدی چارەسەری دیموکراتیکی دەیەوێت چەک بێدەنگ بێت. هەروەها وتیشی ئارەزوو قارەمان ئاماژەی بەوە کرد کە ژنان لا سیوەکی ئایار بۆ ئاشتی کۆمەڵگەیی و چارەسەری دیموکراتیک ڕێپێوان دەکەن و جەختیشی کردەوە بانگەواز لە ژنانی تورکیا و کوردستان دەکەین بەشداری ئەم ڕێپێوانە ببن.
پەرلەمانتاری پارتی چەپی دیلینگ فەرهاد کوچاک لە پەرلەمانی ئەڵمانیا باسی لەوە کرد کە وەک پارتەکەیان خواستویانە قەدەغی سەرپەکەکە لا ببرێت، خواستێک کە کوردان تاوانبار دەکات و هەروەها خواستویشانە جارێکی دیکە ئەو بابەتە بخەنە بەرنامەی کاری پەرلەمانەوە. فەرهاد کوچاک لە قسەکانیدا لەگەڵ ئاژانسی هەواڵەی فورات سەرنجی خستە پرۆسی چارەسەری و چەختی لەوە کردەوە کە پرۆسی ئاشتی گرنگە و پێویستە ئەڵمانیا هەنگاوگەلێکی ئەرێنی باگوێری بەرژەوەندی پرۆسەکە بنێت. هەروە ئاماژەی بەوەش کردوای کۆنگرەی 12مینی پەکەکە دەبوایە لە ئەڵمانیا قەدەغی سەر پەکەکە هەڵبگیرایە و باسیشی لەوە کرد کە ئەم بابەتە دەخەنە ڕۆژەفی پەرلەمانەوە و لە بەردەوامی قسەکانیشیشدا فەرهاد کۆچاک دەڵێ وەک پارتێکی چەپ لەگەڵ ئەوە داین لە ئەڵمانیا قەدەغی سەر پەکەکە هەڵبگیرێت و پێویست بەمەشەوە ڕەشنووسێک پێشکەشی پەرلەمان دەکەین. وها فەرهاد کۆچاک باسی لە هەڵویستی حکوومەتی ئەڵمانیا کرد دەربارەی پرۆسەکە وتی خودی حکوومەتی ئەڵمانیا ڕایگەاندووە پشتگیری لە پرۆسەی ئاشتی دەکات. گەر پشتگیری لە پرۆسەی ئاشتی بکات هەنگاوی یەکەم پێویستە لە بردننی قەدەغی سەر پەکەکە بێت. میدیای عێراقیەکان سەبارەت بە ئەندامانی ئۆپراسیۆنێکی هێزانمنیەکان لە پارێزگای ئەنبار و دەستگیرکردنی چەتەیەکی داعش ڕایانگەیاندووە کە لە پارێزگای ئەنبار هێزەکانی ئەمنی عێراق ئۆپراسیۆنێکیان ئەنجام داوە و توانیویان چەتەیەکی داعش دەستگیر بکەن. هەروەها ئەمەژە بۆش دەکەن و داعشیە بە پێی مادەی 4 یاسای تیرۆر داواکراو بوو و لە ئێستادا ڕێوشێنی یاسایی پێویستی بەرامبەر گیراوتە بەرجێ ئاماژەیە سەرەڕای ئەوەی کا لە ساڵی 2007 کۆتایی بابوونی چەتەکانی داعش لە عێراق ڕاگەاندرا، بەڵام تا ئێستاش چەتەکانی داعش و پاشماوەکانی لە عێراق بوونیان هەیە و هێندێک جار مەترسی بۆ سەر هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان دروست دەکەن. میدیەکانی ئیسرائیل سەبارەت باکردنە ئامانجی دوو شارۆچکە لە ڕۆژهەڵاتی لوبنان کە کەرەستی سەربازی حیزبۆڵای تێدا بووە ڕایانگەاندووە هێزەکانمان دوو هێرشی ئاسمانیان کردوتە سەر هەردوو شارۆچکەی سەمستار و بن ئەنخفول لە ڕۆژهەڵاتی لوبنان و بەهۆیەوە زەرەر و زیانێکی زۆر بە ژێرخانی ئابووری حیزبۆڵا کەوتووە. ڕۆ ئاماژە بەوەش دەکەن هێرشەکانی هێزەکانی ئیسرائیل بۆ سەرچەند ناوچەیەکی سەربازی لە لوبنان باچڕی دەستی پێکردو و پێگەکانی حیزبۆڵا کراونەتە ئاماژەی زیاتر لە 2 ساڵی ئیسرائیل بەرەیەکی فراوانی جەنگی دژ بە گروپە چەکدارەکانی حەماس و حیزبۆڵا و حوسیەکان کردووەتەوە بۆ لاوازکردنی پێگەکانیان و هێرشەکانیان بۆ سەریان بەردەوامی هەیە. وتەبێژی سەربازی پاکستان سەبارەت بە دروستبوونی شەڕ و پێکدادان لە سنووری وڵاتەکەی لەگەڵ ئەفغانستان و کوژرانی چەند چەکدارێک ڕایگەاندۆ گروپێکی چەکدار هەوڵیانداوە هێرش بکەنە سەر خاڵێکی پشکنینی هێزە ئەمریکا لە ناوچەی شاول، بەڵام هێزەکان وەڵامیان داوەتەوە و لە ئەنجامدا فەرماندە دانیێل ئیسماعیل لەگەڵ 3 سەربازی دیکەدا کوژراون. هەروەها وتەبێژی سەربازی پاکستان ئاماژە بەوەش دەکات لە کاتی شەڕ و پێکدادانەکاندا 6 چەتەی گروپی فیتنات خەواریج کوژراوە کە بە پاڵپشتی هیندستان وەسف دەکرێت. ئەمە لە کاتێکدا لە 22 نیسانی ئەم ساڵەوە گرژی لە نێوان هیندستان و پاکستان هەیە و ناو بەناو هێرش دەکەنە سەر یەکتر، بەڵام ماوەی چەند ڕۆژێکە هێرشەکان کەم بوونەتەوە. میدیا فەرمیەکانی ئێران لە ئازاری چەند سەرچاوێکی ئاگادارەوە سەبارەت بە وادە و هۆکاری سەردانەکی عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران بۆ میسر و لوبنان ڕایانگەاندووە عێراقچی ڕۆژی دووشەمەی داهاتوو سەردانی قاهرە دەکات و پاشان ڕۆژی سێشەممە بەرەو بەیروت دەڕوە کە بڕیارە لەگەڵ چەند بەرپرسێکی باڵای هەردوو وڵات پرسە هاوبەشەکانی نێوانیان تاوتوێ بکەن. هەروەها ئامانجی سەردانەکەی عێراقچی بۆ میسر با مەبەستی پەرەپێدانی ڕێگاکانی پەیوەندی نێوان هەردوو وڵات و تاوتوێکردنی پرسە ناوچەی نێودەوڵەتیەکاندا کانە لە کاتێکدا ناوچەکە لە بەردەم هەڵکشانی دۆخێکی نارامدایە. حسین ڕەزایی سکرتێری ئەنجومەنی باڵای هەماهەنگی ئابووری سەرۆککۆماری ئێران سەبارەت بە داواکاریەکانی ترامپ بۆ هەڵوەشاندنەوەی دامەزراوە ئەتۆمیەکان ڕایگەیاند ئەوەی ترامپ دەیڵێت سەبارەت بە ڕێککەوتنە لەگەڵ ئێران بۆ هەڵوەشاندنەوەی دامەزراوە ئەتۆمیەکان تێکەڵێک لە وەهم و فێڵ و سەر لێ شێواویە. هەروەها دەشڵێت ترامپ دەبێت بزانێت کە ڕوبەڕووی وڵاتێک و نەتەوەیەکی گەورە وەک ئێران دەبێتەوە. جێهێماژەیە تا ئێستا پێنجخوڵی دانوستاندن نێوان ئەمریکا و ئێران سەبارەت بە کێشەکانی نێوان هەردوو وڵات و دۆستی ئەتۆم بەڕێوە چوە، بەڵام تا ئێستا هیچ ڕێککەوتنێکی فەرمی لە نێوانیان ئەنجام نەدراوە و بڵاو نەکراوەتەوە.
گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد.